لابارەی نەجێگیری بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی کۆمەڵی کاردانەوە بە دوای ئەم بابەتەدا هاتووە ئەوای کرد کە محەممەد شیع سوودانی بڕیاری لادانی سەرۆکی بانکی مرکزی عێراق بدات هاوکات کاردانەوە لە نێو خۆی عێراق لەم بابەتە بەردەوامە ئەمریکا گوشاری خستۆتە سەر حکوومەتەکەی سوودانی بۆی کە بتوانێت بازاڕەکانی کۆنتترۆل بکات لە ڕێگەی عێراقەوە پارە بە وڵاتانی کە ئەمریکا گەماری خستۆتە سەر نەنێردرێت ئەم بازارە و ئەم دۆخە تاکەی دەتوانێت کاریگەری لەسەر حکوومەتە هەبێت ڕێکارەکان چۆن دەبن کۆمەڵێک پرسی تایبەت بە پرسی دارایی و ئابووری لە عێراقەیە من زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر نەرمین معروف ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵما دکتۆر نەرمین ئەم کاتت باش پرسیارێک لێرە دێتە ئاراوە سەبارەت بەم بارودۆخەی کە ئێستا لە عێراق هەیە گوشارێکی زۆر لەسەر سوودانی و حکوومەتەکەی هەیە بەهای دینار و دۆلار بەرامبەر بە یەکتر وەم دۆخە سەری حکوومەتەکەی سوودانی دەخوات یا سەلامەت لەم پرسە دێتە دەرەوە. بەڵێ سەرەتا سڵاو لە بەڕێز و لە سەرجەم بینەرانی کوردستان 24 دیارە بابەتی ناجێگیری بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بابەتێکی گەرم و مشتومڕێکی زۆری لەسرە لە نزیکەی دوو مانگێکە بێ بەردەوام هەڵکشانی نرخی دۆلار لە بەرامبەر بە دینارە بۆتە بابەتێکی گرنگ و هەموو هاوڵاتیان پێوەی گرنگی پێدەن بەم بابەتە ئەمەش لەبەرەوەی کە عێراق هەموو کەس ئەزانەیە کە یەکێکە لە وڵاتە هاوردەکارەکانی زۆربەی پێداویستەکانی لە جیهانی دەرەوە کە بە دۆلاری ئەمریکی ئەکڕێ ئەم دۆلارەی کە بە نرخێکی پاڵپشتیکرا و لەلایەن بانکی ناوەندەوە نزیکەی 18 بۆ 19 ساڵە بێت لە چوارچێوەی سیاسەتی نەقدینەی خۆیە بۆ کۆنتترۆلکردنی ڕێژەی هەڵاوسان. ئێستا ئەم ناجێگیریەی کە لە نرخی دۆلارە ڕوویاوە کاریگەری بەجێ هێشتووە لەسەر بازارەکان و ئابووری عێراق بەشێکی گشتی تا ڕادەیەک توانی بڵێن جۆرێک لە ڕکودی اقتصادی هێناوەتە ئاراوە مامەڵەکاران و بازرگاران ناوێرن سەرمایه‌گوزاری خۆیان باشە جگە لەو دۆخە ناسە خامگیری ئابووریە کە هەیە کۆمەڵێک مشتومڕی سیاسی لە دوای بڕیارەکەی سوودانی هاتوۆتە ئاراوە لایەنەکانی دەرەوەی چوارچێوەی هەماهەنگیاڵێن بڕیارەکە سیاسیە نەک ئابووری لادانی پارێزگاری بانکی ناوەندی وەدانانی عەلی علاق لە شوێنی وەکالەت ئەمە وایە؟ بە پێی مادەی 13 لە یاسای بانکی ناوەندی پێویستە ئەو کەسەی کە ئەبێتە پارێزگاری بانکی ناوەند پسپۆڕەکەی لە بواری ئابووری و داراییە بێ و لەلایەن سەرۆکوەزیرانەوە پێشنیاز کرابێ و پەرلەمانی عێراقی پەسەندی کردبێت. دیارە ئەو بەڕێزەی پێشتر کە پارێزگاری بانکی ناوەند بوو پسپۆڕەکەی لە بواری یاسایە بوو واتە دوور بوو لە مەرجی ناو یاساکە کابێ لە بواری دارایی و ئابووریا بێ. ئەمە خۆی بۆ خۆی یەکێک بوو لەو پاساوانەی کە وای کردبوو ژمارەیەک لە پەرلەمانتاران و هەندێک لەلایەنە سیاسیەکان داوای ئەوە بکەن کەەوە ئەو بەڕێزە لە پۆستەکە دوور بخرێتەوە کەسێکی پسپۆر لەو بوارە دابنرێت. هەر بۆیە بابەتی ناجێگیری بەهای دۆلاریش پاساوێکی تر یا بەدەستەوە کە با بڵێن بەسترایەوە بە ناپسپۆڕێتی پارێزگاری بانکی ناوەند. بەڵام لە ڕاستیە بانکی ناوەند بەڕێوەبردننی و بڕیارەکانیشی بە تاکە کەسی نییە ئەنجومەنێکی بەڕێوەبردننی هەیە لە نۆ کەس پێک هاتووە کە پارێزگاری یەکێکە لە ئەو نۆکەسە مانای وایە بڕیارەکانی بانکی ناوەند بەدەستە جەمعی ئەدڵ لەبەرەوە گۆڕانکاری لە پۆستی پارێزگاری بانکی ناوەندا بە بۆچوونی من شتێکی ئەوتۆ لەو دۆخە ناگۆڕێ لەبەرەوەی کە فاکتەرەکان یا هۆکارەکانی ناجێگیری بە کەسی یەکەمی بانکەکەەوە ڕۆژەیاسایی بودجێ 2023 لە بەڕێستان بپرسن بەکوێ گەیشتوە کارەکانی کەی دەنێردرێتە پەرلەمان ئایا لایەنەکان لەسەری کۆکن؟ بەنسبەت پرۆژە یاسای بودجەوە کە ئەبوایە لە ناوەڕاستی مانگی دەی ساڵی ڕابردووە بە پێی دەستور بەهاتاتە پەرلەمان بەڵام دیارە بەهۆی درەنگ پێکەنانی حکوومەتی نوێی عێراقی وانێ ئەم پرسە تا ڕادەیەک دواکەوت و چاوەڕوان نەکرێت لە هەفتەی داهاتووە پرۆژە یاساکە بگاتە پەرلەمان و نزیکەی ڕەنگە دوو مانگێک بخەیانێ گفتوگۆکانی تاپەسەندکردنی و بە پێی ئەو زانیاریانەی کە لێرە و لەوێ بڵاو بێتەوە قەباری ئەو بودجەیە پەسەند دەکرێت بە 200 تریلیۆن دینار و نرخی بەرمیلێک ناوتی خاو بە 65 دلار مەزەندەکراوە لە ناو بودجەکەیە بەڵام وەکو باسەکرێت بەشی هەرە زۆری بودجە بۆ بواری بەکاربردن یاخود تەشغیلی ئەڕوا و بەشێکی کەمی بۆ بواری و بەرهێنانە و ئەم بودجەی عێراق ئەتوانین بڵین گەورەترینە لە مێژووی دەوڵەتی عێراقیە هیچ کاتێک هیچ ساڵێک بودجێکی وا گەورە
پێشکەش نەکراوە و بەدڵنیایەوە گفتوگەکانی ئەنجومەنی نوێنەرانیش دواتر ڕۆڵی خۆی ئەبێ لە گۆڕانکاریکردن لە ناو پێکهاتەی بودجەکە و ڕەنگە لە قەبارەی بودجەکەشە بە ئاراستەی ڕەنگە زیادکردن یاخود کەمکردنەوەی قەبارەی بودجەکە. بەڵێ بەهای دۆلار بە چەند دیاری کراوە؟ ئایا پێشبینی دەکەن کە پارێزگاری نوێ بانکی ناوەندی بتوانێت ئەم نرخە دەستکاری بکات لە پرۆژە یاسای بودجەدا؟ بەنسبەت بەهای دۆلاری ئەمریکیەوە بانکی ناوەندی ئێستاشی لەسەر بێ هیچ گۆڕانکاریەکی نەکردووە لە بەهای ڕسمی دۆلار بەرامبەر بە دینارە. هەر ئەو نرخە فەرمیەیە کە ئەتوانین بڵێن لە کۆتاییەکانی ساڵی 2020دا بڕیاری لێدراوە نرخی دۆلار لە بانکی ناوەند گۆڕانکاری بەسەرا نەهاتووە و بەرپرسانی بانکیش چەند جارێک ئەمما لێ پرسیون بەنیاز نین هیچ دەستکاریەکی بەهای دۆلار بکەن. ئەو نرخەی کە هەیە ئێستا لە دەرەوەی بانکی ناوەنددا کە نرخێکی نافەرمیە ئەوەی کە پێوترێ نرخی سوقی موازی یاخود بازاڕی ڕەش کە ئەمە بانکی ناوەند با بڵێن دیاری نەکردو بەڵکو ئەمە جوڵەی بازارە و خواست و خستنە ڕووی دۆلار لە دەرەوەی بانکی ناوەند ئەو نرخی دیاری کردو. لەبەر ئەوە ئەو نرخەی کە پێشبینی کراوە یاخود دیاری کراوە و ناو بودجەشە مامەڵەی پێواکرێ بۆ گۆڕینەوەی داهاتی فرۆشتنی نەوت هەر ئەو نرخەیەکە لایەن بانکی ناوەندەوە دیاری کراوە. باشە ئەگەر بەهەر بە هەمان نرخ بێتە پەرلەمان پێشبینی دەکەن کە پەسەندی بکەن؟ بەڵێ لەبەرەوەی کە ئەو نرخەی کە پێشبینی با بڵێن پێی دیاری کراوە داهاتەکان وەکوتمان نرخی فەرمی بانکی ناوەندە هەمان ئەو نرخەیە کە لە بودجەی ساڵی 2021 لەلایەن پەرلەمانەوە پەسەندکرا کاتێک کە بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار داشکێنرا لە کۆتاییەکانی ساڵی 2020دا لە سەروبەندی ئامادەکردنی بودجەی 2021 و پەرلەمانی عێراقش لە کاتی خۆیان لە خولی چوارەما پەسەندی کرد. لەبەرەوە ئەو نرخە هەمان ئەو نرخەیە کە ئەم بودجێشی پێ ئامادەکراوە. لەبەر ئەوە بێگومان پەرلەمانی عێراقی لەسەر نرخی فەرمی دۆلار هیچ باڵێن گرفتێکی نییە، بەڵام ئەوەی کەوا ئێستا بۆتە مایەی نیگەرانی هاوڵاتیان و پەرلەمانتاران ئەو نرخەیە کە لە بازاڕەکانی دەرەوەی بانکی ناوەندی مامەڵەی پێواکرێ کە زۆر جیاوازەیەکی دروست کردو لە نێوان نرخی فەرمی و ئەو نرخی کەوا نافەرمیە و کاریگەری خۆی بەجێهێشتووە تا ڕادەیەک لەسەر ئاستی گشتی نرخەکان و بەتایبەتی بۆ ئەو توێژە کۆمەڵاتیانەی کەوا دەستهاتیان کەمە یاخود داهاتێکی جێگیریان نییە. ئەمەیە ئەوای کردووە کەوا پەرلەمانتاران و بەشێکش لە پارتە سیاسیەکان کردیانە بابەتێکی فشار لەسەر حکوومەت بۆ ئەوەی کەوا پارێزگاری بانکی ناوەند بگۆڕن. بەڵێ بەڕێز دکتۆر نەرمین معروف ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق زۆر سپاس لە بەغداوە لەگەڵمان.